یەکێتە لە هۆکارەکانی خەم و خەفەتی ئێمە، دڵتەنگی ئێمە، دڵ ناخۆشی ئێمە کە دڕمان پڕە لە خەم و خەفەت و پەژارە ئەوەیە کە ئێمە بە زیکری خوا، بە قورئان خوێندن، عیبادەتی خوا مرتاح نابین. بەڕاستی ڕوون و ئاشکرایە قورئان شیفایە، ئێمە قورئان ناخوێنین. زیکر شیفایە بۆ دڵەکانمان، نایکەین ئیلا بە کەمی نەبێت. ئەزانی خوای گەورە چی دەفەرمێ؟ ئەلا بذیکر الله تطمئن القلوب. بە زیکر و یادی خوا دڵەکان ئارام دەبنەوە، خۆش دەبن، هێمنی و ئارامی ڕوو لە دڵەکان دەکات، چونکە خوای گەورە فەرمی بە زیکری خوا، بە یادی خوا، بە قورئان خوێندن دڵەکان ئارام دەبنەوە. بەڵام ئێمە کێشەکەمان چێک لە جیاتی ئەوەی زیکری خوا بکەین، بەخوا خەفەتم هەیواتون جگەرێ داگیرسێنم. دەمانەوێت خوای گەورە دەفەرمی الذين آمنوا وتطمئن قلوبهم بذكر الله. ئیماندار بە زیکری خوا دڵی ئارام دەبێتەوە، تاوانباریش بە جگەرە خواردن و نێرگە لە خواردن. بەخوا خەفەتم هەیواتون جگەرێ بخۆم. ڕۆژی جگەرە خواردنە خەفەتم هەیە، ڕۆژی نێرگە لە خواردنە. گۆرانێکم بخەنە سەری، با گوێ لە گۆرانی بگرم، خەفەتبارم، خەمبارم. وەڵڵا دڵنیا بە ئەو گۆرانیە، ئەو جگەرە و نێرگەلەیە کە شەیتان مامۆستای تۆیە لەو مەسەلەدا، وەڵڵا دڵت پڕەکە لە خەم و خەفەت، وا نەزانی دڵخۆشە بی، دڵت خاپوورەکە، دڵت وێرانەکە. ئیماندار بە زیکر و یادی خوا، بە عیبادەت و خواپەرستی دڵخۆشە بێ. بەڵام ئێمە بە جگەرە خواردن و گۆرانی و مۆسیقا و نێرگە لە خواردن، ئەوە کێشەکەی ئێمە، بۆیە خەمبارین، بۆیە بێتاقەتین. چونکە لە کاتێکا کە خەمبارین، خەمی دڵەکانمان بەچی دەڕەوێنینەوە؟ بە حسابی خۆمان، بە حسابی شەیطان مامۆستامانە، ئەوانەی کە بەو شێوێن بەو کارە تاوانانە، بەو گوناه و تاوان و حرامانە. بەڵام ئینسانی ئیماندار بە